دەست پێشخەری لاوانی خۆبەخش. ئایا گروپێکی خۆبەخشین و تەمەنتان لە نێوان 18 بۆ 35 ساڵانە و بیرۆکەی پرۆژەیەکی خۆبەخشی ژینگەییتان هەیە بۆ خزمەتکردنی کۆمەلگا؟ هەر ئێستا پرۆژە خۆبەخشیەکانتان پێشکەش بکەن بۆ ئەوەی دەستگای ڕوانگە پشگیری دارایی پرۆژەکانتان بکات تا بڕی 9 ملیۆن دیناری عێراقی بۆ هەر پرۆژەیە. پێویستە پرۆژەکانتان لە چوارچێوەی بواری ژینگە و گۆرانی کەش و هەوادا بێت. دوای هەڵسەنگاندنی پرۆژەکان لەلایەن لێژنەیەکی پسپۆرەوە باشترین دە پرۆژە پشگیری دارایی دەکرێت. بۆ زانیاری زیاتر سەردانی ماڵپەڕی www.rwanga.org/yvi بکەن یان پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایل 0750 592 81 دووەڕێکەوتی پێشکەشکردن 2/5/2023. دەست پێشخەری لاوانی خۆبەخش لە پێناو کولتوری خۆبەخشی.